سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، خۆشحاڵینەوەی کە جارێکی تر بە بەرنامەیەکی تایبەت هاتوونەتەوە خزمەتان. عەزیزان، هەروەک ئاگادارن خەریکە بەرەبەرە لە نەورۆز و ساڵی تازە و نوێبوونەوەی سروشت نزیک دەبینەوە. هەموو ساڵێکیش لە ئێران بەم بۆنەوە مەراسمێکی گەورە دائێران بەگشتی و بە تایبەتی لە کوردستان ڕەسمێکی گەرم و گوڕ و جەماوەری بەرین بەڕەوە دەشێت. لەوێ خەڵک لەو ڕێوڕسمەدا بە جلوبەرگی ڕەنگاوڕەنگ و بە شادی و بەخۆشی بە پێشوازی ئەم چەند ڕۆژەوە دەچن. هەروەک خۆشتان ئاگادارن سپای پاسداران بۆ ئەم ڕێوڕسمانە چەند شەرت و مەرجێکی داناوە و ئەم شەرت و مەرجانە قسەی لەسەر دەکرێت لەم بەرنامە تایبەتەدا بۆی کە ئەم ڕاستمانەکە بەڕێوە بچێت کۆمەڵێک مۆڵەتی داناوە. ئێمە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە و بربەستەکان و ئەم شەرت و مەرجانی کە سپای پاسداران دایناوە لەم بەرنامە تایبەتەمان دوو میوانی بەڕێزمان هەیە کە یەکەمیان بەڕێز ئامەد شاهۆ، ئەندامی مەجلسی پارتی ژیانی ئازادی کوردستان پژاک و بەڕێز سەعید ئەمانی، ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە. هیوادارین کە تا کۆتایی مەجالتان هەبێت لەگەڵمان بن. بەڕێزان، سەرەتا بەخراتنتان پێ دەڵێم، زۆر سپاس بۆی کە بەشداریتان لەم بەرنامە تایبەتەدا کرد. کاک سەعید، زۆر سپاس. هەروەک لە دەستپێکی بەرنامەکەدا باسم کرد بۆ ئەم ڕێوڕسمەی کە بۆ نەورۆز هەموو ساڵێک ئێران تایبەتی لە کوردستانیش بەڕەوەی دەبن، سپای پاسداران لەم چەند ڕۆژەدا شەرت و مەرج و مۆڵەتامەیەکی داناوە. ینی مۆڵەتەکانیش پێم خۆش بوو دوای بۆ خۆشتان ئاماژەی پێ بکەن وردەکاری مۆڵەتەکان چییە، ئەسڵن بۆچی شەرت و مەرج لەکوێی دنیا کەسێک کە خەڵک بۆ ئەوەی کە نزیک دەبێتەوە لە ساڵی تازە بۆی کە خۆشی دەربڕێ مۆڵەتیان بۆ دانابێت. پێم خۆشە لەسەر ئەمە کاگامە لە تۆ دەست پێ بکەم، بۆچی شەرت و مەرج، ئەم شەرت و مەرجانە وردەکاریەکانی باس بکەی. سرەتا هاتنی سەری ساڵی نوێی کوردی نۆرۆزی 2722 لە گەلی ئازادی خوازی کورد لە سەرجەم بنەماڵەی شەهیدان لە هەموو تێکۆشەرانی ڕێگەی ئازادی بە تایبەت گریلا، پێشمەرگە و ئەوانەی کە تینووی ئازادینە ئەم جەشنە شکۆدارە پیرۆز دەکەین. سەرەتا ئەوەی گرینگە نەورۆز واتای چییە، چ نرخێکی لە ناودا هەیە، چ فەلسەفەیەکی لە ناودا هەیە، پێناسەی مێژووی چییە، پێناسەی فەلسەفی چییە، سیاسی چییە، کولتوری چییە، کەواتە هەبوونێکە بۆ گەلی کورد فەلسەفەی بەرخودان، فەلسەفەی سەرهەڵدان، فەلسەفەی تێکۆشان لەناو ئەوە شاراوەیە. بێگومان تا بە ئەمڕۆ داگیرکەران نیکۆڵی لە بوونی کوردیان کردووە، هەوڵیان داوە کە ئەوانەی سەمبولی کوردن بوونی کورد ئیفادەیەکە، بوونی کورد ئیسپات دەکا، بسڕێتەوە بە هەر ڕێ و ڕێبازێک ئەو سیاسەتە چەپەڵە لە دژی گەلی کورد بەڕێوە براوە. بەڵام تا ئەمڕۆ فەشەلی هێناوە ئەو سیاسەتە، سەری نەگرتووە. سەمبولی گەورەی ئەوەی کە ئەو سیاسەتە فەشەلی هێناوە خودی نەورۆزە، چون نەورۆز بواتای چییە؟ جەژنێکە کە کورد لە بەرامبەر داگیرکەر، لە بەرامبەر زوڵم و زۆری، لە بەرامبەر تاریکی پەلیدی سەرکەوتووە. بۆیە کە ئەمڕۆ ئەو جەژن جارێکی دیکە بەرز ڕادەگرێ. بۆیە ئیمڕۆ ڕژیمی داگیرکەری ئێران لە گەرما و گەرمی شەڕی جیهانی سێهەم جارێکی دیکە نیکۆڵی لە بوونی کورد دەکا بە فۆرمێکی نەرمتر، کراوەتر، کەواتە ناتوانێت نیکۆڵی لە کورد بکە، ناتوانێت ئەو دەرفەتە ئازادیانەی کە ئێستا ڕەخساون بەدەست هێنراون لەلایەن کوردەوە ناتوانێت نیکۆڵی لێ بکات و پێشی لێ بگرێ. بۆیە دەرفەت بەوەیەدا کە کورد جەژن بگرێ، بۆنەی خۆی بەرز ڕابگرێ، بەڵام شەرتمەرجێکی کە ئێران بۆی دادەنێ واتا جارێکی دیکە پێناسەیەکی کە لەسرە کورد ئیمڕۆ داگیرکەر کورد وەکو گەلێکی ئازادی خواست قبول ناکە، وەکو بەندە کۆلەیەک مامەڵە لەگەل کورد دەکا. بۆیە ترسی لە ئەساسا لە کورد هەیە کە
لە بن کۆنتترۆڵی دەوڵەت دەربکەوێ کورد بۆنەی خۆی ڕەمزی خۆی جەژنی خۆی پیرۆز بکە بە ڕوانگەی ئێمە ئەو شەرت و مەرج یا ئەو ڕێنمایی یا ئەو هێرشانەی کە جارێکی دیکە هێرشێکی نەرمە لە بنەڕەتدا کە دەکرێ کورد ئەوانە قبول ناکە و کورد ئەو بربەستانەیش جارێکی دیکە گرنگ نابینێت چون هەرگیز ناتوانرێ ڕێگری لە بوژانەوە ڕێگری لە هەستانەوە ڕێگری لە ڕاپەڕین بگیریە چون مانگی ئادار لە بنەڕەتدا فەلسەفەیەکی تێکۆشان لە ناویدا شاراوەیە فەلسەفەیەکی هەستانەوە لە ناویدا شاراوەیە چون بۆ ئیمڕۆ ئێران ترسی هەیە کە نەورۆز پیرۆز بکرێت لە هەندێک هۆکارە هۆکاری سەرەتا چییە؟ چون لە ئادارا سێکەن سێ ڕەشەمە ساڵڕۆژی ڕاپەڕینی مێژووی گەلی کورد لە بەرامبەر ڕژیمی داگیرکەر کە ڕێبەر ئاپۆیان ڕفان لە سێ ڕێشەمەی 1377 لە سەرتاسەری ئێران ڕاپەڕینێ دروستکرا پێنجی ئادار ڕاپەڕینی باشووری کوردستانە لە دژی ڕژیمی داگیرکەری باس تا چەند ڕۆژ دیسا هەموو شارەکان کە ڕزگار دەکرێ هەشتی ئادار ڕۆژی جیهانی ڕەنجدەری ژنە 12 ئادار ڕۆژی کۆمەڵکوژی قامشلۆیە 14 ئادار ڕۆژی حەماسە یا بەرخودانی شاری شەڕناخ نسێبینە کە گەلی کورد لەوێ خۆ بە ڕێوەبەری دیموکراتیکی ڕاگەیان 16 ئادار ڕۆژی کۆمەڵکوژی هەڵەبجەیە 21 ئادار سێرکەم ڕۆژی چییە جەژنی نەورۆزە ئێسێرکەن هەم تراژدی لە ناودا هەیە هەم کۆمەڵی نرخی گرنگ کە کورد خۆی پاراستو و تا بە ئەمڕۆ بۆنەی خۆی بەرز ڕادەگرێت دژمن ترسی لەوە هەیە کە جارێکی دیکە دەیانەوێت جەژنێک هەیە بە پێی پێناسەیەکی کە ڕژیم دەیکا حافزەیەکی کە دروست کراوە جارێکی ڕژیم دەرفەت نادا ئەو حافزە مێژوویەی کە شاراوەیە زیندوو بکرێ و دەیەوێت بەو مادانە کە هەیە ئەو حەقیقەتە شاراوە جارێکیکە بشارێتەوە ڕەوتی تێکۆشانی کورد لە ئاقاریا بەرژەوەندی خودی ڕژیم هەدایەت بکرێ. کاک سەید با بمە لای تۆ هەروەک کاگامەدیش شاری بە ئەم قسانە کردووە کە ڕێوڕسمەکان چۆن بەڕێوە دەچوتۆم لادا پێم خۆش بوو وردەکاریەکانی ئەم وڵاتانە پێما بە خۆشتان ئاگادارن مثلەن یەکێک لە ئەو شەرت و مەرجانەوەی کە هێمای حیزبەکان و یا سرودی حیزبەکان نابێت بکرێتەوە ئاڵای حیزبەکان نابێت بەدەستەوە بێت یا ڕەشبەڵک نابێت بگیرێت باش ئەم شەرت و مەرجانە بۆچی دەبێداندرێت هەروەک ئەم پرسیارم لە بەڕێز ئامەد کرد پێم خۆشە پرسیارەش ئێوە وەڵامی پێ بدەنەوە بۆچی مۆڵەت لەکوێی دنیا ئەم شتە بووە دوایەوەش بۆ ئەم بربەسانە کە ڕژیم دایناوە دەبێت چی بکرێت بۆچی هەر بە تایبەتی لە کوردستان ئەم شەرت و مەرجانایە منیش بەش بە حاڵی خۆمێرای جوانترین پیرۆزبایی بە وەنەی هاتنی نەورۆز و ساڵی تازە لە سەرجەم خەڵکی دنیا و ئەو کەسانێک کە نەورۆزیان بەلاوە گرینگە لە کرێکاران و زەحمەتکێشان لە ئاستی ئێراندا و لە هەموو خەڵکی کوردستان بە تایبەتیەکەم و هیوادارم ساڵی تازە ساڵێکی پڕ لە دەستکەوت و پڕخەباتی گەرمەگوڕ بێ بۆ هەموو گەلانی ئێران بەگشتی و کوردستانیش بە تایبەتی. هەمومان دەزانین کە نەورۆز وەرزی نوێبوونەوەی سروشتە و لەگەڵیشیدا وەرزی نوێبوونەوەی ژیانە تەنیا بۆنەیەکە کە لە ئاستێکی بەریندا جێژن دەگیرێ و تایبەت نییە بە قەوم و نیژاد و چینێکی تایبەت و خۆی فەلسەفەی وجودیەکەی ئەوە بووە کە کۆمەلگا لە بارودۆخێکی زۆر ناخۆشەوە کە بڵێن جستان بوێت تووشی و نەهامەتی ببوێت لەسەر ژیان دەپەڕێتەوە ژیانێکی خۆش وە تێیدا بە ئاسایش و ئارامش و دوور دەکەوێتەوە لە هەموو ئەو ئاستەنگانەی کە لە وەرزی سەرمادا تووشی دەبێت ئەگەر فەلسەفەکەی ئەوە بێت بەڵام ئێستا تەقریبەن بۆنەیەکی سیاسیشی بەخۆیەوە گرتووە هەر بە خاتری ئەوەی کە لە ئاستی دنیادا و بە تایبەتیش لە کوردستاندا ئەم بۆنەیە ڕنگوبوونی دیکەی بەخۆوە گرتووەوە بە چێوەی جەماوەری کە بەڕێوە دەچێ خۆی هەڵگری پەیامی دیکەیە کە دەسەڵاتداران و زاڵمان و سەرکوتگەران و ئەو کەسانەی کە
چاوسێنەری خەڵکی کرێکار و زەحمەتکێشن بە زەرری خوانی دەزان و ئاستەنگی بۆ دروست دەکەن. ئەوەی کە ئێستا جەمهوری ئیسلامی ئەم ساڵ بە تایبەتی هێناوێتی مۆڵەتنامەی داناوە پێی وایە دەبێ حتمما ئەو ڕێوڕسمانەی کە دەگیرن بە بۆنەی نەورۆز یا چوارشەممە سووریەوە دەبێ مۆڵەت وەرگن و بە تایبەتی ئەو شوێنانەی کە بە شێوەیەکی جەماوەری بەرین بەڕێوە دەچێ و لەگەڵ ئەوەی کە مۆڵەت وەردەگرن دیاری کردووە کە دەبێ کچ و کوڕتێکەڵ نەبن ڕەشبەڵەک نەگرن لە حاڵکدا ئەمە خۆی لە فەرهەنگی کوردیدا تەنیا شتێکی کە زۆر بە شێوەیەکی ئاشکرا لە هەموو خۆشی و شادیەکاندا کەڵکی لێوەرگیراوە تێکەڵبوونی ژن و پیاو بووە، یعنی بربەستێک نەبوو لەو زمینەیەدا هەتاوەکو دوای ئەوەی کە خۆپێندێک یا ساوڕێسای ئیسلامی و ئەوانە هاتوۆتە سەر کولتوری خەڵکی کورد تەئسیری داناوە لە هێندێک لە ناوچەکاندا ئەم مەسەلانە ئێستا بڕێک چۆتە ژێر پرسیارەوە دەنا لە فەرهەنگی خەڵکی کوردستاندا بە شێوەیەکی ئازاد ژن و پیاو هەروەک چۆن لە کارە کۆمەڵایەتیەکاندا لە ئەو کاراندا کە مەربوط بە بەڕێچوون و ژیانە شان بەشانیە کار دەکەن لە خۆشی و شادی وانشدا هەمیشە و دایم بە شێوەیەکی تێکەڵ و بەبێ هیچ جیاوازیەک زاهیر بوون. بۆیە ئەمە تایبەتمەندی خەڵکی کوردستانە کە لە بۆنەیەکی وەک نەورۆزدا بۆ دەربڕینی شایی و دڵخۆشی خۆیان ڕوو دەکەنە ساحرا لەگەڵ سروش تێکەڵ دەبن و لە عینی حاڵیشدا بەبێ جیاوازی ژن و پیا پێکەوە و هەموو ئەو خەڵکی کە لە دەوریە کۆ دەبێتەوە بەبێ لە بەرچاوگرتنی جنسیەت شادی دەردەبڕن، ڕەشبەڵەک دەگرن، دەستی یەک دەگرن و ئەمەش خۆی هەم پەیامێکی ڕوونی تێدایە کە ئەمە بەنیسبەتی یەکسانی ژن و پیاوەوە دەتوانین ئێمە معنیکەینەوە و هەم لەو لاشەوە دەتوانێت بەگشت هەموو ئەو دابوونەریت و کولتور و یا ساوڕێسانەی کە قەیدوبەند بۆ ئەم تێکەڵبوونە یا بۆ ئەم یەکسانی خوازیە دادەنێت بەرپەرچی بدەنەوە بەرامبەری ڕاوەستنەوە. کۆماری ئیسلامی چەند هەدەفی هەیە لە دیاریکردنی ئەم مەرجانە. یەکی ئەوەی کە دەزانێت کوردستان ناوچەیەکی تەحەزوب یافتەیە، کۆمەلگایەکی سیاسیە، خەڵک ینی تەنانەت چکۆلەترین حرەکەت تێک لە کوردستاندا دەکرێت ڕژیم جیالەوەی کە ترسی لێ هەیە پەیامیشی لێ وەردەگرێت و ئەم حرەکەتە یا ئەم کارنەواڵە گەورە کە بە بۆنەی نەورۆزەوە بەڕێوە دەچێت خۆی دەزانێت کە خەڵک لەگەڵ ئەوەی کە خەریکە بۆنەیەکی تایبەتی و مێژووی بەڕێوە دەبا بەڵام لێرەشدا پەیامی سیاسی خۆی دەگەێنێ و خەڵکە وەختێک هێمای حیزبەکان بەدەستەوە دەگرن، وەختێک بە پێچەوانی بۆ چوونی ڕژیم و یاسا و ڕێساکانی تێکەڵ دەبن، ڕەشبەڵەک دەگرن و بە شێوەیەکی بەرین و جەماوەری ڕێز دەم ڕۆژە دەگرن خۆی پەیامی پێ بۆ ڕژیم. یەکەوەی کە یاسا و ڕێسەکانی بەڕەسمی ناناسێ، ئەوەی خۆی پێی دروستە دەیکا و لە عینی حاڵشدا پەیامێکی سیاسی پێیەکە هەر هێمایەکی کە لەو مەراسمانەدا دەبیندرێ خۆی دەرخەری ئەوەیە کە ئەم حیزبانە یا ئەم هێمایانە کە تەداعی دەبێتەوە لەگەڵ جەریانێکی سیاسی خۆی دەرخەری نفوز و هێژمونی ئەو جەریانەیە لەسەر کۆمەلگا و ئەو خەڵکەشەوە دەزانێت ڕژیمیش ئەوەی لێ حاڵی بووە. بەڵام ئەم ساڵەکە بەر لەوەی کە نزیک بینەوە لە نەورۆز و چوارشەممە سووریوانە خۆی دەست پێشخەری کردووە لە چەند شوێنێک ڕێوڕسمی تایبەتی و ڕێخستەوە لەوێشدا بیستوێتی ئەوە جێ بخات کە ژنجیا کاتەوە بەجیا هەڵپەڕن یا بەجێ شایی بکەن و شادی دەربڕن و پیاویش بەجیا، ینی بە شێوەیەکی تەلویحی ناڕاستە و خۆ پێت دەڵێ کە ئەگەر سبحینێ یا لە سەرودەمی نەورۆزدا یا بۆ چوارشەممە سووری تۆ دەتەوێت ڕێوڕسمێک بە بۆنەی نەورۆز و ساڵی تازەوە بەڕێوەبەری ئاوای بەڕێوەبەرە، ژنەکان جیاکەوە پیاوەکان جیاکەوە و ئەوەش خۆی دەرخەری ئەوە یانی بەم شێوە بەڕێوە بچێەوە نیشانی سەرکەوتنی ڕژیمە کە خەڵک بەسەرەوە بڕوان هەم ئیجازە نادەن کە ئەمە بۆ ڕژیم بچێتە سەر و هەم خۆشیان ناخ لەگەڵ فەرهەنگیان نایەتەوە لەگەڵ کولتورەکەیان نایەتەوە. دڵم لە کوردستاندا ینی شانازیەکی کە خەڵکی کورد هەیەی ئەوەیە کە بە شێوەیەکی زۆر یەکسانی خوازانە ئەمە ڕاستمانە بەڕێوە دەبات کە هەمژن حزوری هەیە، ئەم پیا حزوری هەیە، ڕەشبەڵەک دەگرن، تێکەڵ دەبن و ئێستاش بە دڵم کە بارێکی سیاسی بەخۆیەوە گرتووەوە لە بەرابەر ئەم بربەستانەی ڕژیمدا
دەوێستێتەوە پەیامی خۆی دەگەیەنێ دەبێت زۆر لە ساڵانی پێشوو زیاتر و بەرچاوتر و ئەم مەسلەی بەرچاو بێت. خەڵک دەبێت بۆ دەربڕینی شادی و خۆشی ینی هەر کامێکیان گوڵێکی سووریان بەدەستەوە بێ پێشکەش بە یەکتری بکەن پیا و چژن دەبێت دەستۆکەی سووریان پێبێت دەستۆکەی ئاڵاوهاڵایان پێبێ بۆ ئەوەی کە بەڕژیم بڵێن کە ئێمە هیچ کە بربەستەکانی تۆ بەڕسمی ناناسی تەوسیەکانیشت لە بەرچاو ناگرین و ئەوەی خۆمان پێمان خۆشە دەیکەین بۆ یەکتم مەسلەی ینی بۆنەی نەورۆز لەگەڵ ئەوەی کە بۆنەیەکی مێژوویە و تەنیا بۆنەیەکە کە خەڵک بە ئازادی دەتوانێت تێدا بەشداری بکە بەڕێوەی بەرێ بەبێ ئەوەی ڕژیمە داگیرکەرەکان لە هەرچوە پەرسەی کوردستان بتوانن دەستی تێوەردەن بەڵام لە ئێران هێناوێتی بۆ کەمڕانکردنەوەی و بۆ ئەویش بەنەوعی خۆی پەیامگەیاندنی خۆی بە خەڵک دەیەوێت ئەم ڕێوڕسمانە کۆنتترۆل بکات و بیخاتە ژێر هێژمونی خۆیەوە بۆ ئەوەی کە لە دەست ئەو خەڵکەی دەربێنێ کە بە شێوەیەکی هەدەفمەند دەیەوێت ڕێوڕسم و کارنەواڵی جەماوەری زۆر گەورە لەم ڕۆژەدا وەڕێ بخاتوە پەیامی ڕوونی خۆی بە ڕژیم و دەسەڵات بگەێنێ بۆیە بربەستەکانی ڕژیم تقریبا هەر ئەو شتانن کە هەمومان دەزانین دیارە ڕژیم ئەگەر دەسەڵات بێ ناڵە کۆبوونەوەکەش بێت یا ئەگەر بش بێت بەجلی لە ڕەشەوە بێت چون ڕژیمی کۆماری ئیسلامی لەو ڕۆژەوە کە هاتوۆتە سەر کار پەرەپێدەرە و ینی تەرویزی ئەوە دەکات کە شین و شەپۆر هەبێت ینی تۆ حیسابی کە هەر کولدەن ویستوێتی کوشت و کوشتار خەمباری تازیەباری بەسەر کۆمەلگادا بسەپێنێ ینی تەنانەت لە جێژنەکانیشدا دەیەوێت خەڵک لە سینەی خۆی بدات بۆیە وەختێکی ئەمە فەرهەنگی ڕژیمە ئەمە شتێکە کە ڕژیم دەیەوێت دەبێت خەڵک بەرپەرسی ئەو مەسلێ بدەنەوە لەو پەڕی خۆیدا تا ئەو جێگایی دەکرێت چیز کۆبوونەوەکان جەماوەری و بەرین بن و پڕ بن لە شادی و خۆشی بە پێچەوانەی ئەو شتێکە ڕژیم دەیەوێت. زۆر باشە بەرەزامەت ئەم پرسیارە با لە تۆش بکرێت ئەو بۆ بەربەستانی کە ڕژیم لایەناو دەبێت چی بکرێت پرسیاری کەشم هەیە ڕژیم بۆچی لە بەڕێوەبردننی ئازادانی ئەم ڕاستمانە و ئەم چالاکیان ناترسێت ئەو خاڵ زۆر ڕوونە بۆ نەورۆز واتای هێمای ئازادی و پێکەوە ژیانی گەلانە ئەو دروشمێکی پڕ بە پێستی حەقیقەتی گەلی کوردە چون ڕژیمی داگیرکەری ئێران دەستەواژەیەکی بەناوی ئازادی لە جغرافیای ئێران هەزم ناکا پێکەوە ژیانی گەلان هەزم ناکا بۆیە سیاسەتێکی کە بەڕێوە دەبا لە باربردنی ئازادیە تێکدانی شیرازەی کۆمەڵایەتیە گەلان کە پێکەوە ژیان دەکەن بەردەوام تەفرەقە نفاق ناکۆکی لە نێوانیانە بڵاو دەکا کە گەل لاواز بێت ڕژیم سەیتەرەی خۆی لەسەر کۆمەلگا دروست بکە بۆیە ئەوەی کە دیارە وەکویە و باستان کرد سیاسەتی کە ئێستا ڕژیم بەڕێوە دەبا سیاسەتی کە ئێستا لە وڵاتانی ئەفریقا لە هندستان بۆ تربیەکردنی فیل ڕێبازێک بەڕێوە دەبن کەسێک بەدار فیل ئەشکەنجەیەدا لێدا دەیخاتە ناو چاڵێ تا ئەو فیلە بە دوای ڕێگەیەکی ڕزگاریا دەگەڕێ دواتر هەمان کەسێک و کە ئەشکەنجە دەکات جلی خۆی دەگۆڕێت دەچێت و فیل لەو گەوداڵ لەو چاڵ دەردەخا ئەو فیل ئەو کەسەی کە جلی سپی لەبەرە و بەک ڕزگارکەری خۆی لە قەڵامی دەدا دەبینێ دەستەمۆی ئەو کەس دەبێ و ئێستەیش هەمان ڕژیم سیاسەتێکی لەسەر کورد بەڕێوە دەبا هەمان سیاسەتە واتە ئەوەی کە تا ئەمڕۆ لەسەر جغرافیای ئێرانە کێ نکۆڵی لە فەرهەنگی کوردەکە ئەو ڕژیمانەیە کە دوا بە دوای یەک ڕژیمی خوسرەوانی و هەرە دوایی ڕژیمی داگیرکەری ئێران نیکۆڵی لە بوونی کوردەکەن فەرهەنگی کوردەکەن فەرهەنگی زاگروسی نیکۆڵی لەکەن ئەو فەرهەنگە چی لە ناودا هەیە ئەو فەرهەنگە مقاومەتی لە ناودا هەیە ئەو فەرهەنگە لە دژی زوڵم و زۆرداری و ستەم لە سەرتاوە تا بە ئەمڕۆ ڕاپەڕیوە بۆچی خودی نەورۆز لە ئەساس سەرهەڵدان لە بەرامبەر ئەو زوڵمەیە لە سەردەمی مادەکانە سەرکانی ئیتحادی نێوان ماد و ئۆرارتۆ پێک تێ کە ئیمپراتوری ئاشور تێکەدەن هێزی ئازادی خواست دیموکراسی خواست سوسیالیست یەکگرتنێک لە نێوانیانە دروست دەبێت کە تا دیکتاتوریەتی ئەو سەردەمەی ڕۆژهەڵاتی ناوین تێکەدرێ کە زوحاکە
جارێکی دیکە سیرکەن ئیمڕۆ گەلی کورد جارێکی دیکە ئیتحادێکی ناو لە نێو خۆیان دروست دەکا ئیتفاق دروست دەبێ چون نەورۆز تەنیا بۆنەیەکی هەرێمی نییە ئیمڕۆ فەرهەنگێکی ئاریانیە لە کۆمەڵی وڵاتین ڕۆژهڵاتی ناوین پیرۆز دەکرێت و بە تایبەت لە هەموو بەشی کوردستانە بووە هۆکاری ئیمڕۆ ئیتحادێکی نێوە کووردا دروست دەبێت نێوان گەلانی دیکا دروست دەبێت ئەمەش بووە هۆکار ئەو ڕژیم لە ئەو ئیتحاد تۆقاوە ترسی هەیە چون بە کورد تەنیا خۆی ناتوانێت ئەو ڕژیم تێک بدا پێویستی بە ئیتفاقی هەیە چون فەرهەنگێک پێویستە لێرە زیندوو بکریە ئەو فەرهەنگە چییە؟ فەرهەنگێکی سوسیالیزمەکە دێنە لایەک کۆ دەبنە هێزێک کە لە دژی شەڕ بکەن ئێجارێکی دیکە ئەو ڕژیم ئیمڕۆ هاتووە ڕاشکاوانە ببێ شەرمانە ئەوەی کە تا بە ئەمڕۆ ئەو کردەوانە دژی کورد بەڕێوە دەبا ئیمڕۆ هاتووە خۆی بڕزگارکەری کورد پێناسەیەەکە واتە تا ئیمڕۆ هێشتووە نەورۆز پیرۆز بکەی ئەو ڕژیمێ ئێجاری ئیمڕۆ نەورۆز پیرۆزکەن بەڵام بەو شەرتانە پیرۆزی بکەن بە ڕەنگ و بۆی من پیرۆزی بکەن بەڵام لە کوردستانە نەورۆز وا قەدەغە کراوە کە ئینسان بە سووتاندنی ئاگربەردانی جەستەی خۆی نەورۆزی پیرۆز کردووە بۆ نەورۆز بە سەدان قوربانی ئێمە داوە نەورۆزی خوێناوی سنە هەیە نەورۆزی خوێناوی شاری جەزیرە هەیە لە 92 لە زیندانەکانی باکووری کوردستانە و تا بە ئەمڕۆیش لە خودی ڕۆژهڵاتی کوردستانە بە سەدان کەس بۆ هەڵکردنی ئاگری نەورۆز بۆ پیرۆزکردنی ئەو جەژنە سزای سێداریان بەسەر سەپێنرا خنانە گرتوخانەکانە ئیدی بۆیە ئەوە شەرمێکە کە بۆ ڕژیم و گەلیش بێگومان فری و ناخوا بۆ چۆن ئیمڕۆ ڕژیم حەوزێک دروست دەکا ئەو حەوزەی وش کردووە بە گەلیش دەڵێ کوا شیرجە بدەن نا ئەو حەوزە مەلە بکەن ئینسانێکی کە شیرجەی بدەنا ئەوە خۆی تێکەدا و جارێکی کە نەورۆزێ پیرۆز بکرێ بە فەرهەنگێکی کە دەسەڵات دەخوازرێ ساتن تێکدانی شیرازی خودی کۆمەلگایە ئەساس قڕکردنی فەرهەنگی نەورۆزە کە کورد تا بە ئەمڕۆ پێداگری لەسەر دەکا ئەی بۆیە بەڕای ئێمە دەبێت گەلی کورد لەسەر بنەمایەک یەک فەلسەفی سیاسی جواکی ئیدۆلۆژی خۆی خاوەنداریتنە نەورۆز بکات چون نەورۆز لە ئەساسا وەک قوتابخانەیەکە دەستەواژەیەکە کۆمەلگای پێپەروەردە دەکرێ نەورۆز جێگەی ڕێخستنکردنی کۆمەلگایە بۆ ئیمڕۆ ئێران لەوەیە ترسێ خەڵک بێتە لە یەک لە ڕێخستنبوونی جوان دەترسێ بۆ دەترسێ ژن و پیا بێنە لای یەک لەوەیە ترسێ کە ڕێخستنبوونی جوواکە دروست نەبێ بەو شەرتانە بەو ڕێبازە نەرمانە کە بێ ئەوەی تەپکی کۆمەلگا لە بەرامبەر خۆیان دروستکە بە فۆرمێکی زۆر نەرم سیرەکەی کولتوری قارەمانی کولتوری بەرخودان کولتوری تێکۆشان دەخاتە ژێر کۆنتڕۆڵی خودی ڕژیمەوە بۆیە بەڕای ئێمە ئەگەر ڕژیم ڕاشکاوانە پەیامی کرانەوەی کێشەی کوردەدا بۆ شێوازە نینە چون ناوەندی خودی هەیە ئەگەر مادام دەیانەوێت ئاگری نەورۆز لە کوردستانە هەڵ بکرێ و بڕیاری پارلەمانە دەبێت نوێنەرانی کە ئیمڕۆ خۆ بە نوێنەری کورد بەڵقەڵە بەڵام نوێنەری دەوڵەتن بۆ لە پارلەمانە بڕیارێکی وا نادریە کە نەورۆز پیرۆز بکرێ بەو شەرتانە بۆ وەزارەتی کشوەر ئەو بڕیارە نادا بەڵام بۆ لە کوردستانە وەزارەتی ئیتلاعات یا سپا ئەو بڕیارەدا ئەو کات مێسەکە مەسەلەیەکی کە لێرە هەیە مەسەلەیەکی ئەمنیە چون هەر بۆنەیەکی کورد ئیمڕۆ ڕوانگەیەکی ئەمنی لەسەر هەیە ڕوانگەیەکی ئەمنیش لەسەری هەبێ ئێعدام لە پایە سێکن خاڵی یەکەمی چییە مەسەلەی حزابی کورد لە ناویدا نابێت جێبگرێ سمبۆل ڕەمز پیرۆزیەکانی کورد نابێت جێ لە ناویا بگرێ پەیامێکی ڕاشکاوانەیە ڕژیم بە کوردەیدا چییە تۆ گەلێکی بەڵام بەبێ پێشەنگی بەبێ حزبی بەبێ ڕێکخراوەی بی بەڵام ئێمە دەزانین گەڵایەکی لەسەر جغرافیای کوردستانە بەبێبوونی حزب نالێرێتەوە حزب نەبێ لە کوردستانە کورد ناگێتە ئازادی خۆی پێشەنگی نەبێ ڕێبەری نەبێ فەرهەنگی نەبێ ئیمڕۆ خاڵێکی کە ڕژیم خستوێتە سەر ماسە بۆ کورد چییە بەردەگیەکی مدرنە کورد بێتە کۆیلێ بەڵام بە بڕوای من ئیمڕۆ گەلی کورد لە باکووری کوردستان لە ئامەد چۆن لەناو قورگی فاشیزمە پێداگری لە ناسنامەی سیاسی خۆی دەکا باوەڕ دەکەم لە کرماشان لە سنە لە ورمیە لە هەموو شارەکانی ڕۆژهڵاتی کوردستانە کورد وا بە جەسارەتەوە پێداگری لە ناسنامەی خۆی دەکا بۆ چون تا ئیمڕۆ کردیە و لە پێناویشیان زۆر بەدەلی داوە و هێزی کوردیش بێگومان مەزنتر لە هێزی ڕژیمی داگیرکاری ئێرانە بۆ چون لە ئەساسا ساحەی نەورۆز ساحەی نمایشدانی هێزی گەلە ساحەی ڕێخستنکردنی هێزی گەلە و بە نمایشتانی
کولتورێکی کەڵەکەکراوی مێژووی کوردە کە کورد بە نمایشی داهێنێ کورد ڕژیمە داگیرکەر نە ئێران نە تورک نە ڕژیمەکانی دیکە ئەوە قبول ناکەن لەبەر ئەوەیە کە بەو ڕەنگە هەر ڕژیمێک بە فۆرم بەویستی خۆی دەیەوێت هەندێک خاڵدا بنێ کە ئاقاری ڕژیم کە ئاراستەیەکە بە ڕێگەی ئەوە بچی چۆن دەتوانێت ڕژیم ئازادی بربەست بکە ڕژیم چۆن دەتوانێت بە کورد بڵێ جلی کوردی خۆ لەبەر نەکە چۆن بتوانێت کەفیەکی کە تۆ باوەڕیت پێ هەیە هەڵی نەگرێ شیرازەی کۆمەلگای کورد بەو شێوازەیە چۆن دەتوانێت کولتورێکی بیانی بەسەر کۆمەلگای کووردا بستەپێنێ بێگومان کورد لەبەر ئەوەیە ئیمڕۆ سەرهەڵدان دەکات لەبەر ئەوەیە تێکۆشان دەکات لەبەر ئەوەیە کە ئیمڕۆ جەژنی نەورۆز ئاگر هەڵدەکات جارێکی دیکە بڕیارداری خۆی جارێکی دیکە لە بۆ تێکۆشان دووپات دەکاتەوە نەورۆز ئەوەیە بۆیە ئیمڕۆ ڕژیم دەڵێت تەواو ئازادن بەڵام وەرن لەژێر ئاوێنە لەژێر چاودێری منە بۆیە ئێمە داوا لەگەلەکەمان دەکەین بێگومان ئەو شەرت و مەرجانەی کە هەیە هیچ ئەرزش نرخێکی نینە و گەلی کورد مەجبور نینە شتێکی کە ڕژیم دەڵێ پابندی بێ گەلی کورد بڕوای بۆ خۆی بە چه هەیە ئەوەی کە پێویستە دەبێ هەڵی بگرێت ئەوەی کە بەدەلی بۆ داوە ئەوەی کە خوێنی بۆ داوە ئەوەی کە ئیمڕۆ ئینسان لەو پێناوە لە زیندانەکانە بەرخۆدەن تێکۆشانەکەن ئەو وەختە سمبولی ئێمە ئەوانەیە ئێمە ئەوانە ڕاکەین نەگەوەیە کە ئیمڕۆ کێشەی کورد چارەسەر بووە شتێک نییە دەردێک ئێمە نییە بەڵای کێمە نییە ڕژیم وایە سفرەیەکی ڕەنگین بۆ کورد ڕاخا کێشەی کورد چارەسەر بووە و کاوەرن ئاگری نەورۆز پیرۆز بکەن هەیە بۆ ئێوانە خۆخڵەتان فریودانە و لە ئەساسا ڕەنگێکی مۆدرنی تاڵانی فەرهەنگی کوردستانە بە غەنیمەتبرنی فەرهەنگی کوردە دەبێت کوردوا سێری ئەو دۆخە بکە بۆیە کورد ڕێنەدا کە ڕژیم جارێکی دیکە فەرهەنگی تێکۆشانی خۆی مۆدرن کە لە شەڕی جیهانی سێهەما کورد تێکۆشانی خۆی دەگەینێتە ئەنجام نابێت ئەو ڕژیم ئەو فەرهەنگەی ئێمە ئەو دەستکەوتانی ئێمە لە بەرژەوەندی خۆی بگوازێتەوە کاک سعید بابی من لای ئێوە هەروە خۆشتان ئاگادارن لە ساڵانی ڕابردوودا ئەم چالاکیە جەماوەریەکانی تایبەت بە نەورۆز و ساڵی تازە سەرڕای هەر کۆست و بربەستێک کە لەسەر ڕێی بووە تا ڕادەی گەورە و بەشکۆوە بەڕێوە چووە بێگومان خاڵی لاوازشی تیا بووە خاڵی بەهێزشی تیا بووە ئەگەر دەتوانی پێم بڵێ ئەم خاڵە بەهێزەکانی چین کە دەبێت زیاتر پەرەی پێ بدرێت و خاڵە لاوازەکان چین کە نێڵین دووبارە تکرار ببنەوە بەر لە وڵامی کۆنکرێت بە خودی پرسیارەکەم پێم خۆش بوو باز ئاماژەیەکیش بە بارودۆخی ئەستای ئێرانەوە بە تایبەتی ڕژیم کە ئێمە دەزانین خۆی ڕژیم تووشی قەیرانێکی گەورەی ئابووریە لە نێو خۆیدا بێزگە لە ئەو هەموو کێشە سیاسیانەی کە هەمنی خۆی داهەتی بۆ هەم لەگەڵ وڵاتانی دەوروبەر و لە ئاسی جیهاندا تووشی بووە و خودی ڕژیمی کۆماری ئیسلامیش بە شێوەیەکی مێژوویی ڕژیمێک بووە کە لەسەر ئەساسی خوڵقاندنی قەیران درێژەی بە بوونی خۆی داوە ئەوەی کە ئێستاش بە بۆنەی نەورۆزەوە دێنێ قەید و بەند دادنێت دێنێ مەسەن کۆمەلگا مەشغوڵ دەکات بە هێندێک هەڕەشە و هێند دانانی هێندێک بربەست و شەرت و مەرجەوە خۆی دەتوانی ئاوا مانایکەینەوە کە بەڕاستی دەیەوێت سەرپۆشێک لەسەر قەیرانەکانی نێو خۆی وڵات دابنێت نی زەینی خەڵک بەلایەکی دیکەدا بەرێ خەڵک خۆ دەزانێت جوابی نادەنەوە بە تایبەتیش لە کوردستان بۆیە ئەمەش هەر بەشێکە کە لەسەر ئەساسی بارودۆخی شپرزەی خودی ڕژیم ئەم شەرت و مەرجانی داناوە جانەوە من چاو لێ بکەین ئێستا وەزعیەتی ئابووری خەڵک چۆنە لە ئێران فەرزکەین پایەی حقوقی کرێکاریان فەرزکەین 4 ملیۆن یا 4 ملیۆن و شتێک داناوە لە حاڵێکدا هێڵی هەژاری دەگاتە 16 ملیۆن یعنی 1/4 حقوقێک کە دەبدرێت تا تۆ لە هێڵی هەژاری دەرچی بەڵام مەسەڵەن 1/4 وەردەگری دەی تۆ ئەمە چاو لە ژیانی ئەو خەڵکە بکات کە لە ئاستی ئێراندا و ئەمانە هەموو گوشارێکن کە بەسەر ڕژیمەوە وەڵامێکی بۆ ئەم مەسایلانە نیەوە دەیهێنێت تەنانەت لە بۆنەیەکی وەکو نەورۆزدا هێندێک ئاژاوە دروست دەکات هێندێک کێشە دروست دەکات هێندێک بربەست دادەنێت تووشی خەڵک تووشی ئاسن کە بۆی کە زەینی کۆمەلگا کە ئەم ساڵ فەرزکەین ئێستا دەبێت حقوقی کرێکاران معلوم کرێ دەبێت مەسەڵەن بەرنامەی ساڵی داهاتووی
دیاری بکە بودجەی دیاری بکات ئاڵوگۆڕێک بەسەر کۆمەلگادا دێ لە ساڵی داهاتوو خێستا مەسلەکە هەر ئەوە نییە کە ئێمە بۆنەیەک بەڕێوە دەبین پەیامێکی سیاسی دەگەیەنین ئەمە لەو پەیامانەدا دەبێ هەموو ئەو مشکلاتی کە لە کۆمەلگاژدا هەیە تا ئەو جێگای دەکرێ ڕنگ بدەنەوە ینی خەڵک دەبێ لەو شوێنانەدا لەگەڵ ئەوەی کە بە شێوەیەکی جەماوەری زاهیر دەبن حدیقل ینی ناڕاستە و خۆش بێ ئەو پەیامە بگەێنن کە چاوەڕێی ژیانێکی باشترن کە ئینتیزاریان هەیەکە لە ساڵی داهاتوودا ئەم قەیرانانە کەمتر بنەوە کەوەکو مەسەلەی فەرز هەرەوە باز دەکەین مەسەرەن هێڵی هەژاری 12 یا 16 میلیۆن بێ بەڵام مەسەرەن حقوقی پایەی 4 میلیۆن بێ بۆیە ئەمانە تقریبا دەرخەری وەزعیەتیش فرزەی خودی ڕژیمە ئەوەی کە ئەم بۆنانە ساڵانی ڕابردوو بەڕێوە چوون زعفەکانیانی و خاڵە بەهێزەکان ئەس بۆ دیارە هەمومان دەزانی کە خاڵی بەهێزیان ئەوە بووە لە کۆبوونەوەی جەماوەری بەریندا بەڕێوە چوون هەرچەند دەشکرا بەرینتریش بن بەڵام بە هێندێک ملاحزاتی کە هەیان بووە بۆ تەبعیسەوەی کە لە شوێنی جۆرا و جۆرم کۆڕ و کۆمەڵانە بگیرێت چکۆلە و گەورە بن خاڵە بەهێزەکان ئەوەیە کە بە شێوەیەکی تایبەتی هەروەکو خەڵکی کورد بەڕێوەیان بردووە ئازادتر بووە جوابی بربەستەکان و یا تەوسیەکانی ڕژیمیان نەداوەتەوە دەستێوەردانی ڕژیمیش بوو بێت تەسیرێکی نەبوو لەسەر بەڕێوەبرنی ڕێو ڕسمەکان ئەمانە کۆبوونەوەی ئەم خەڵکە دەربڕینی ئیرادەی یەکگرتوانەیان دەربڕینی یەکێتی خەڵکی دانیشتووی چوارچێوەی کوردستان ئەمانە هەموو خۆی پەیامی سیاسی پێبووە دەتوانین لەگەڵەوەی کە بۆنەیەکی مێژوویە ساڵانە بە شێوەیەکی زۆر ئاسایی بەڕێوە دەچێ بەڵام پەیامی سیاسی خۆشی بۆ ڕژیم بووە و ڕژیمی حاڵی کردووە کە ناتوانێت دەستێوەردان بکات ئەم ڕێوە ڕسمانە بەڕێوە دەچن بەڵام خاڵە لاوازەکانی تا ئەو جێگایی کە من شکی بەرمووە هەمیشە و دایمیش ئەوەم لە زەیندا بووە کە سعی کراوە بڕێک مەسەر بەعزە کۆبوونەوەیەک بە حیزبی بکرێتەوە بەو هێمانەی کە بەدەستەوە گیراوە بوو بێتە باعیسەوەی کە کەسانێک زۆر بە تێڕادیوی نیانویست بێت تێکەڵ ئەم کۆڕ و کۆمەڵانە بن چون مەسەرەن مەزموعەیەکی 20 نەفەری 100 نەفەری کۆبوونێتەوە هێمایەکیان بەدەستەوە بووە کە کەسی دیکە حەزەری کردو بچێتە ئەوێەوە یا ئەویش دەبوو هێمای موردی نەزەری خۆی بەدەستەوە بێ یا دەبوو حەزەر بکات لە بۆیە ئەمن تەوسیەم ئەوەیە بۆ ئەوەی کە ئەم لاحزاتە نەمێنێ کارێکی وا بکەن کە ڕنگ و بۆی حیزبی تایبەت زۆر ڕنگ نەداتەوە ینی لە کۆبوونەوەکاندا ینی زەغ نەبێتەوە نەبێتە کێشەی ئەوەی کە چیە زۆرتر دەتوانێت هێمای حیزبەکەی بەدەستەوە بگرێ بۆ ئەوەی کە بیسەلمێنێک ئەم تێدادە خەڵکی کە کۆبووتەوە خۆب ئینتیمای زیاتر بۆ لای لایەنێکەیە ئەمە دەتوانێت خەڵکی دیکە لی بپرینگێتەوە لی دوورکەوێتەوە و ئەمە زەربە لەو کۆبوونەوە نادا بۆ ئێستا ئێمە فەرزکەین دەتوانین زۆر لە ڕەنگی شاد و ئاڵوواڵە ئیسیفادە بکەین یا بە شێوەیەکی تێکەڵ بە شێوەیەکی تێکەڵ و جەماوەری ئەو هێمانە بەدەستەوە بگرین کە ڕژیم قبوڵی نین و دەربڕی شادی و خۆشی ئێمەیە بە شێوەیانی ڕێوڕسمەکان و بۆنەکان گەورەتر لە ساڵان بەرینتر لە ساڵان جەماوەریتر لە ساڵان بەڕێوە بەرین و کارێکیشمان کردبێت کە هیچ کەس حەزەر نەکات لەوەی کە بێتە ئەم کۆڕ و کۆمەڵانەوە ئێستا من ناتوانم بڵم چ بکەن بۆ ئەوەی کە ئەوە نەبێ بەڵام بە بڕوای من ئەگەر هەر حیزبێک هەر لایەنێک بیەوێت بەم شێوە هێژمونی خۆی بەسەر کۆبوونەوەیەکدا بسەپێنێ و سعی بکات هێمای حیزبەکەی بکاتە ئاڵای ئەو کۆبوونەوانە هیچ کۆمەکی نەکردو بە بەرینبوونەوەی ئەو حرەکەتە جەماوەریە بەڵکە لە تمەشی لێداوە ویا من ئەو خەڵکی کە ئەو کۆڕ و کۆمەڵە جەماوەریانە بەڕێوە دەبن ئێمە دەڵین هەرچی بەرینتر بێ دەرخەری هەرچی زیاتر ئیرادەی یەکگرتوانەی جەماوەری خەڵکی کوردستان بێت و لە عینی حاڵیشدا ئەبەم شێوەیە تۆ پەیامێکی گشتی دەگەیەنی بە دوژمنی هاوبەشمان کە کۆماری ئیسلامی بێت جوابی تەوسیەکان و ئەو بربەستانی دایناوە نایدەیەوە بەڵام ئەگەر چوینە مەحدودە و چوارچێوەی حیزبیەوە و بەم شێوەیە لە شوێنەکاندا زاهیر بووین دەتوانێت مشکل ساز بێ و بە عینوانی خەڵکی لاوازیش
چاوی لێ بکرێ بۆیە من داوا دەکەم لە هەموو ئەو کەسانەی کە بەنیازن یا دەرکیان بەوە کردووە کە کۆڕ و کۆمەڵەکان کۆبوونەوەکان هەرچی بەرینتر بێت تەسیری زیاترە کارێکی وا بکەن کە ئەم بەرباستانە نبێتە باعیسیەوەی کە تێدادێک خەڵک دەستا بە هەر ملاحزەیەکەوە نەیەوێت لەو کۆڕ و کۆمەڵاندا بەشداری بکە بەڵکو دەبێت فەزایەک بخڵقێنن کە ژن و پیا و خەڵکی جۆرا و جۆر بە بۆچوونی جۆرا و جۆرەوە و بە تێڕادیویەوە ئەو مەراسمانە بەهی خۆی بزانێ تێیدا بەشداری بکات و بە شێوەیەکی یەکسان بەبێ جیاوازی لە بەرچاوگرتنی ئەمە ژنە یا ئەمە پیاوە بەشداری لە کۆڕ و کۆمەڵ و مەراسمەکاندا بکات. زۆر باش بەرەزامەت خەڵک دەبێت چی بکات بۆی کە هەم بەسەر کۆسپ و بربەستەکانی ڕژیمدا باز بدات و هەم ڕێوڕسپەکان بەو جۆرەی کە شیاوی نەورۆز و ساڵی تازەیە بەڕۆی بادووە بیکاتە کارنەواڵێک کە دەرخەری ئیرادەی یەکگرتوانی خەڵکی کوردستان بێت و خەڵکیش بڵێن کە ڕژیم ناتوانێت ئاوا خەت و نیشان بۆ ئێمە بکەشێت بە بڕوایە دەبێت چی بکەن؟ بە بڕوای ئێمە پێناسەیەکی کە باسمان کردمان نەورۆز هێمای ئازادیا پێکەوە ژیانی گەلانە هاوکات هێمای ئاشتیە هێمای بەرخودانە هێمای یەکگرتن تێکۆشانە ئەمانە تەنیا وەک دروشم نینە چون ئەو گەوهرەی حەقیقی گەلی کوردە ئەوەی کە تا ئەمڕۆ هێشتوویە کورد لەسەر پێبێ ئەم دەستەواژانەیە جوگرافیایەکی کە تێدا هەڵکەوتووە بەم دەستەواژانەیە کە توانیە بوونێکی وەک کورد تا بە ئەمڕۆ بپارێزێ ئێوە تا کورد بە ڕوانگەی ئەمە گەلی هەرە بەهێز لە بواری کولتوریۆ دەوڵەمەندە لە بواری سیاسیۆ پێگەی لە ئێستا لە هەموو نەتەوە هەموو هێزێک بەهێزترە خاوەن هێزی پاراستنە خاوەن پێشەنگە گەلی کوردە و کاتە ئەمانە هێز بە گەلی کوردەدا و لە بواری مێژوویشەوە گەلی کورد خەرمانێک لە مێژووی هەیە کۆمەڵک دەستکەوتی کە هەیە زیندووکردنەوەی ئەو دەستکەوتانە بۆ گەلی کورد هێز دەداتە گەلی کورد ئەوەی چییە یەک ئێمە دەستپێکە هەر تاکێ لە ئەمڕوا بەڕوانگەی ئێمە دەبێ لێ کۆڵینەوە لەسەر حقیقەتی نەورۆز چییە دەبێت تێبگەیە نەک ئەوەی کە داگیرکەر بە ئێمەیان وتووە ئەزبەرە لە ناوەندی لە خوێندنگەی دەوڵەت نەتەوەکانە کە دەوڵەت ئەزبەرە ئەەکەین نە لەو ناوەندانە فێربووبین نەورۆز چییە بە پێچەوانەوە لە ناو گەلەکەمان واتای نەورۆز چییە تێبگەین بە پێی ئەوە تێبگۆشین کە چۆن ئەو فەلسەفە بدەینە ژیانکردن زیندوی بکەینەوە بۆچی چون ئێمڕۆ شتێکی کە بۆ کورد پێویستە چییە پێویستی بە تێکۆشان هەیە کە بۆ ئەوەی بگێتە ئازادی ئەوەیش کە لە ڕۆژهەڵاتی ناوینە مێژووی گۆڕیوە کێ گەلی کوردە چون لە سەردەمێکی کە ئیمپراتۆرێکی وەکو ئاشور ئیمپراتوری ئاشووری ئەوەندە زاڵمە لەسەر ئەو جۆغرافیای ڕۆژهەڵاتی ناوینە ئەوەی کە لە دژی تێکۆشاوە کێ گەلی کوردە ئەوەی کە دەست پێشخەری یەکگرتن و ئیتحاد و هەمبەستەگی ئیتفاقی کردووە گەلی کوردە کەواتە زاڵمێ بە پێشنگایەتی گەلی کورد تێکەچی نەک تەنیا بەگشتی ئیمپراتۆرەکان سیرکەن پاشاکانی سیرکەن سەلاتینەکانی سیرکەن لە مێژووە لە تێکدان لە ئەرگرتن پاشاکان ڕۆڵی کورد لە ناویدا هەیە ئەوە چی نیشاندا هێزی کوردە لە شەڕی جیهانی سێ هەما جارێکی دیکە سیرکەین لەو شەڕا جارێکی دیکە پێگەیەکی گەلی کورد گەورە هەیە لە ناو شەڕی جیهانی سێ هەما گەلی کورد ئیمڕۆ بووەتە ناوەندی کۆکردنەوەی حرەکەتی ئازادی خواست سوسیالیست چەپگەر تێکۆشەر کەواتە گەلی کورد دەگەڕێتەوە بۆ پێناسەی حەقیقی خۆی ئیمڕۆ ئەو ئەرکە بەجێ دەهێنێ پێشەنگەکانی گەلی کورد ئەوەیەکەن گەلی کوردیش سەرڕای ئەوەی کە دوژمن هەوڵەدا پۆزیسیۆنی کورد لەوە دەربخا گەلی کورد پێداگرێ بەرخودانێکی کە ئیمڕۆ دەیکا بوو ئەوەیە کە خاوەن لە ئەرکی مێژووی خۆی بکا بۆیە بەڕوانگەی ئێمە گەلی کورد لە ئەمڕوا پێویستی ئەوە هەیە لە بەرامبەر زەحاکەکانی سەردەم شەڕکەین زەحاکی سەردەم کێنێ
ئەمڕۆ لە ڕۆژهەڵاتی ناوینە یەک ئەردۆغانە دوو خامنەییە، سێ ئیمپریالیزمێ مدرنیتی سەرمایەداریە، دەوڵەت نەتەوە هەرێمیەکانن، ئەوانە زەحاکی هاوچەرخن، سیستمێکن کە کۆمەلگا قورتە دەن، ئیرادە تێکەدەن، فەرهەنگ لە ناوە بن، ئازادی تێکەدەن، ڕزگارکەر نینە بە پێچۆنەوە داگیرکەرن. کێ ئیمڕۆ ئاڵای تێکۆشان لە بەرامبەر ئەوە بەرز دەکاتەوە؟ دەبێت گەلی کورد بێ، چۆن سیرکەن ئیمڕۆ لە هەموو چیاکانی کوردستانە ئاڵای بەرخودان دەشەکێتەوە، شەکانەوەی ئەو ئاڵای بەرخودان بە خوێنێ دەشەکێتەوە. ڕۆڵەی کوردی ئیمڕۆ شەهید دەدا لە هەر بەشێکی کوردستانە، لە زیندانە بەرخودان هەیە، لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ئێرانە کە بۆ ئەوەی ئاڵای بەرخودان بشەکێتەوە گەلی کورد ڕۆژانە لە ژێر ئەشکەنجا بەرخۆدا. بۆیە کەواتە دەرسێکی کە لە ئەوە دەربخەین گەلی کورد پێویستە دەبێت بەرخودان بکە. بۆ ئەویش کە بەرخودان بکە پێویستی بە ڕێخستن هەیە. ئیمڕۆ نەورۆز دەرفەتێکە کە ئێمە هێزی ڕێخستن بوونی جواکی خۆ بە نمایش بدەین. و چۆن دەبێت کورد لە هەر بەر درکێکی ماڵە ئاگری نەورۆز دەبێت هەڵبکری. بۆ چون سیرکەن ڕژیم بەر هەر دەرکێکی ماڵی ئێمە سەروازێکی داناوە، لە هەر گوندێکا پایەگایەکی داناوە، دەیان ناوەندی ئیستخباراتی داناوە. ئەو وەختە ئێمەش هەر تەپۆڵکەیەکی گوندی ئێمە دەبێت گەلی کورد ئاگری بەرخودان، ئاگری تێکۆشان، ئاگری نابۆ تەسلیمیە دەبێت بەرز بکاتەوە. یعنی ئەوە ئەرکێکە و ئەوە شتێکی کە هێز بخوازێ، چەک بخوازێ، شتێک وها نییە، تێگەیشتنی ئەو جواکەیە. دوو ئیمڕۆ کەمادام ڕژیم مانۆر دەکا هێزی سەربازی خۆی بەنمایش دەدا بۆ جیهان، کوردیش ئیمڕۆ نەورۆزی خۆی مانۆڕێکی فەرهەنگی سیاسی ڕێخستنیە. دەبێت لە نەورۆزا گەلی کوردیش هێزی خۆی نیشان بدا. بۆیە لە منداڵێکی 7 ساڵەوە تا 70 ساڵە ئەرکێکی ویژدانی ئەخلاقیە لە جێگەیەکە کە گەلی کورد نەورۆزی خۆی بە جەماوەری پیرۆز دەکا، ئەو تاک ئەگەر موسڵمانە، ئەگەر بە ویژدانە، ئەگەر نیشتمان پەروەرە وڵات پارێزە، ڕەنجدەرە دەبێت بچێ مشارەکەتی لە ئەو ناوەندانە هەبێ. بۆچی؟ چون کەواتە منیش لە شەڕ لە دژی داگیرکەریە منیش بەشدارم، واجباتێکی خۆت پێکێناوە کە واجبە لەسەرت. بۆچی؟ چون ئیمڕۆ وایە سیرکەن، چون پلانی قڕکردنی کورد لە ئارادا هەیە، ناتۆیە، ئەوروپایە، تورکیەیە، بارزانیە، ئێرانە، ئەوانە یانەوە کەلی کورد قڕ بکەن. ئەگەری کوردیش بە چێ بوونی خۆی بپارێزێ؟ لەو بۆنانەیە، چون هەر کەس ڕۆڵێکی هەیە. ئیمڕۆ پێشمەرگە ڕۆڵێکی هەیە، گریلا ڕۆڵێکی هەیە، گەلیش ڕۆڵێکی هەیە. کەواتە لە نەورۆزا ڕۆڵی گەل ئەوەیە یەک لە هەر دەرکێکە، لە هەر گوندێکە، لە هەر تەپۆڵکەیەکە، لە هەر شارێکا دەبێ ناوەندی بێ، هەرێمی بێ، بە ڕێبازێکی کە دەرفەتی ئێمە هەبێ دەبێ پیرۆزی بکەین. بۆچی؟ کە ڕژیمی داگیرکەری ئێران بزانێ کە دەستورێکی کە بۆ کوردستان دەینێرێ مناڵێکی کورد گوێ لێ ڕەناگری. گرنگی نییە بەلا مناڵێکی کوردو، نەک ئەوەیە کە کۆمەلگایە گوێڕایەڵی فەرمانێکی ڕژیمی داگیرکەری ئێران بێ. بۆچی؟ چۆن گەلی کورد بەو دەستەواژانەی کە ڕژیم لە سەر کورداناوە، بۆ بەرچەسپانەی کە لە ناوەیە هەیە، ڕۆحێکی تۆڵەی لە بەرامبەر ئەو ڕژیمە هەیە. و ئیمڕۆژ ڕۆژی ئەوە هاتووە کە تۆڵەی مێژووی خۆ لەو ڕژیم بسێنین. بۆ چۆن ئەو ڕژیم ئیمڕۆ لە کوردستانە مەشروعیەتی نینە، مەشروعیەتی ڕێوەبەری نینە، مەشروعیەتی ئیدۆلۆژی نییە، سیاسی نینە. ئەو کاتە ڕژیمێکی کە مەشروعیەتی هەبێ چ فەرمانێ بۆ کورد دەرکا کە گەلی کورد گوێڕایەڵی بن، کە پێکی بهێنن؟ ئەو وەختە گەلی کورد خۆی خاوەن سیستەمە، خۆی خاوەن مێژووە، خۆی خاوەن فەرهەنگە. بۆیە ئەو کاتە لە مناڵێک کۆ تا بە تەمەنێ فەرهەنگی خۆی دەبێت زیندوو بکە. بەو شێوازەیە بە شەڕێکی فەرهەنگی سیاسی ڕێخستنی ئێمە ئەتوانین لەم نەورۆزە ڕژیمی داگیرکەری ئێران لە کوردستانە زەمین کێش بکەین، بێتوانای بکەین، فلجی بکەین، کە 10 ساڵی دیکە نەتوانێت جارێکی لە کوردستانە خۆی بە ڕێخستن بکە. بۆیە گەلی کورد لەو بارانە دەبێت زۆر وشیار بێ. و سێ لە هەر جێگەیەکە پێویستی ئەمە هەیە، چۆن ئیمڕۆ ئێمە ڕژیم بە چەک و مادام ڕژیم فەرمان بۆ کوردەرەکە، وەختە گەلی کوردیش داواکە لە جێی نەورۆز پیرۆزەکریە یەک چەک بەدەست نابێت لەو جێگا هەبێ، چەکدار نابێ هەبێ، چەک و چۆڵی ڕژیم لەو جێگانە نابێ هەبێ. باشە ئەو وەختە بۆ ڕژیم حەڵاڵە، بەڵام بۆ گەلی کورد بە کەفیەکۆ چەکێ کە قەدەغەیەکە. جلی کوردی
چەکە قەدەغەیەکە ئەگەر گۆرانیەکی نیشتمانی نەتەوەیی لە سەکۆیەکی نەورۆزا بگوترێ شتێکی قەدەغەیە چۆن ڕژیم دەتوانێت زمانێکی کە ئێمە زمانی زگماکیمانە چۆن لێمان قەدەغە بکە ئیڕۆ 100 ساڵ بەرێنینە سەردەمێکە کە ئیمڕۆ گەلی کورد لە پێناو زمانی خۆیان تێکۆشی لە بێناو فەرهەنگی خۆیان کارەکە بۆیە گەلی کورد تا دوایی دەبێت یەک پێداگری لەسەر دروشمێکی کە گەلی کورد لە پێناویە خوێنی داوە دەبێت بەرزی بکاتەوە سمبول ڕەمزێکی کە لەو پێناوە خوێنی داوە بەدەلی داوە ئیمڕۆ ئەو ئاهەنگە نیشتمانیانەی کە بە سەدان شەهیدی بۆ دراوە دەبێت لەو جێگانە بەرز بکرێتەوە سڵاو بۆ ئەو جێگانەی کە بنێرێ کە ئیمڕۆ بەرخۆدان دەکرێت تێکۆشان نەکرێت چ لە زیندانە چ لە چیا لە چ جێگەیەکە کە ئیمڕۆ ئاهەنگی بەرخۆدان دەکۆشێتەوە دەبێت گەلی کورد هاوسەنگری ئەو تێکۆشانە ئاگری تێکۆشان بگەشێنێتەوە بۆیە بە ڕوانگەی ئێمە لە نەورۆزی 1922 گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانە ئەو ئەرکەمێژوویەی خۆ هاوشانی پێشەنگەکانی خۆی ئەوانەی پێک بهێنێ بە بڕوای من ڕژیمی داگیرکەری ئێران نەک ئەوەی کە ناچارە ئەم جارە بێژێ بە شەرت بە مەرج پیرۆز بکەن ئەو ڕژیم وەرێ داخوازی گەلی کورد چییە بە بێ شەرت مەرج دەبێ جێبەجێ بکە بۆیە گەلی کورد شتێکی ناڕەوای تەکلیف نەکردووە حەق و شتێکی کە حەقی خۆیەتی فەرهەنگی خۆیەتی داوایەکە ئەو ڕژیمەیە هاتووە سەر جغرافیای ئێمە لێمان قەدەغەیەکە بەڵام لەسەر جغرافیای خوا لەو پێناوە تێکۆشین بۆیە بە بڕوای من باوەڕ دەکەم کە گەلی کورد لەو چوارچێوە خۆی حازر کردووە لەو چوارچێوە لە بەرەکانی نەورۆزەوە تێکۆشانی خۆی لە بەرامبەر ذهنیەتی فاشیزمی ڕژیمی داگیرکەری ئێران گورتر و بەهێزتر دەکات زۆر باشە من داوای لێبوردنتان لێ دەکەم پرسیارم زۆرە ئەگەر دەکرێت وەڵامەکانتان کەمێک کورتکەنەوە کاک سعید با بێمە لای تۆ ئەوەی کە لە هەردوو قسەی هەردوو بەڕێستاندا هەبوو ئەم شەرت و مەرجانە دیارە هەموو ڕنگوبووی حیزبیتی هەیە مثلەوەی کە دەڵێ بە خەڵک دەڵێ هێمای حیزبەکان نابێ بەرزکەنەوە یا مەسا هەڵای حیزبەکان ڕەنگەکانی نابێ بەرزکەنەوە ڕەشبەڵک نابێ بگیرە سرودی حیزبی نابێ خوێندێتەوە ئێوە پێتان وایە دەبێ کاردانەوەی حیزبەکان چی بێت دژەکردەوە بێت یان نا بەڕۆیە دەبێت چی بکرێت هاوڕێمی دەزانی مەسلەکە چیە مەسلەکە ئێمە باز لە بۆنەیەکی مێژووی دەکەین باز لە بۆنەیەک دەکەین کە ناکرێت زۆر بارگاوی بکەین بە مەسایلی سیاسی و حیزبی ئێمە دەزانین کە خەڵک خۆی دەزانێت بە چ شێوەیەک ئەم مەراسمانە بەڕێوە بەرێت هەم بتوانێت پەیامی خۆی بگەێنێ و هەم کارێکی واش بکات کە ڕژیم مەجای دەستێوەردانی نەبێ ئەوە لەم بارەوە لەسەر مەسلەی ئەوەی کە خەڵکی کورد مێژوویەکی هەیە تێکۆشانی کردووە ئاڵوگۆڕ لەسەر دەستی خەڵکی کورد بەدیاتەوە وەڵام ئەمانە هەموو دروستن باسی ئەوشمان کرد تا بە تایبەتی کوردستانی ڕۆژهەڵات یا کوردستانی ئێران کۆمەلگایەکی تەحەزوب یافتەیە کۆمەلگایەکی سیاسیە ئێستا ئێمە ڕوو لە خەڵکی قسە دەکەین کە خۆیان خەریکن تەرتیباتی بەڕێوەبردنی مەراسمەکانیان ئامادەکاری بۆ دەکەن و بەڕێوەی دەبن تەنیا شتێکی کە ئێمە قسەی لەسەرەکەین لەسەرەوە بەرەنگاربوونەوەی ئەو قەید و بەندانەیە کە ڕژیم دایدەنێ بێ بەرپرسی ئەوە بدرێتەوە بەڵام خەڵکەکە خۆی ئازادە کە چۆن ئەو ڕێوڕسمانە بەڕێوە دەبات و بە شێوەیەک تعبیر لە شادی و خۆشی خۆی دەکات و لەگەڵ ئەوەشدا کە ئێمە دەڵێن زوڵم و زۆریەکی تایبەتی لەسەر خەڵکی کوردستان هەیە و خەڵکی کوردستان لانی کەم لە بێزگە لە دەسەڵاتەکانی پێشووی ئێران هەر لەم ماوەی چەندەیە کە کۆماری ئیسلامی لەسەرکارە بەردەوام لە حاڵەتی بربەرەکانی و بەرخۆداندا بووە و ڕژیمیش بەردەوام لە حاڵی سەرکوت و خوێنڕشتن و زوڵم و زۆری بووە لەو کۆمەلگایەدا بۆیە ئێستا ئەمە هەر حرەکەتێکی ئەم خەڵکە هەرچەند حرەکەتێکی زۆر ئاسایش بێت باری سیاسی هەیە معنی سیاسی هەیە بۆیە زۆر پێویست ناکات ئێمە بێنین حتمان بە هێمای حیزبیەوە بە ڕێنمایی حیزبیەوە مەسەرەن ئێمە ڕێنمایی ئەمکن کە ئەم ڕێوڕسمانە بەڕێوەبەن چون ئێمە باوەڕمان بەوە هەیە کە ئەم کۆمەلگایەکی سیاسیە و خەڵکەکەی دەرکی سیاسی هەیە دوژمنەکەی دەناسێەوە تەنانەت ئەو بربەستانش کە ئێستا باسی دەکەین ڕژیم دایناوە خەڵک لێمی باشتر دەرەکردووە و خۆشی بۆ ئامادە کردووە کە بە شێوەیەک
بەرپەرچی بداتەوە. ئەوەی کە ئەم مەراسمانە ئایا مەسەن ڕێنمایی حیزبەکان چییە، حیزبەکان دەتوانن چۆن تەسیریان لەسەری هەبێ کاردانەوەن. من ئاماژەم بەوە کرد، من خود کوتم یەکێک لەو خاڵە لاوازانە ئەوە بۆ کە ئەگەر حیزبێک ویستی بێتی ینی بە شێوەیەکی ئاشکرا تەسیری لەسەر ئەم کۆڕ و کۆمەڵانە بوو بێت، ئەم کۆبوونەوانە بوو بێت و ویستی بێتی مەسەرەن هێمای خۆی لەوێدا نیشان بدات و ئەوە دڵنیام کە هێندێک خەڵکی لێ نیگەران بۆ یاسلەمیەوە تۆ یا حاضر نەبووە بچێتە ئەو کۆڕ و کۆ. ئێمە دەبێ بێنە دەست خەڵک لەگەڵ ئەوەیدا کە دەڵێن لە هێمای دواکەوتوانە کەڵک وەرمەگرن، لەو هێمانەی کە ڕژیم قبوڵێتی کەڵک وەرمەگرن و لە عینی حاڵشدا دەرخەری ئەوە نەبێ کە ئەمە هێژمونی حیزبێکی تایبەتی بەسەر ئەم ڕاستمانەوە هەیە بۆ ئەوەی کە خەڵکێکی زیاتر بتوانێت بەشداری تێدا بکە. بەڵام ئێمە هەمومان دەزانین فەرزکەین ئێستا ئەم ڕنگانەی مەسەن ڕەنگی شاد و ڕەنگی گەش و ئەو ڕنگانە کە دەتوانێت دەربڕی شادی خۆشی بێ، دەتوانێت مەسەن لە لاسکە گوڵێکدا لە دەسترۆکەیەکدا کە تۆ سەرچۆپێکی پێدەگری مەسەن تەعبیری خۆتی پێ بکەی. بۆیە منزورمەوەیە کە حتممەنیش حیزبێک ڕەنگە هەدەفی ئەوە نەبێت کە بیاوێ مەسەن ڕێنماییەک بدا کە خۆی ببێتە خاوەنی ئەم کۆڕ و کۆمەڵانە. بەڵام بە نیسبەتی ئێمەوە من خۆم شەخسان ڕێنماییم ئەوەیە کە ئەم کۆڕ و کۆمەڵانە بە شێوەیەک بەڕێوە بچن کە هەموو کەس خۆی تێدا ببینێتەوە، ینی هەموو کەس بتوانێت تێدا بەشداری بکات و لە دەربڕینی ئەو ئیرادەی یەکگرتوانەدا و ئەو پەیامەی کە دەدرێ بە ڕژیم بە تایبەتی لە کوردستان بەشدار بێت، بەبێ ئەوەی کە خۆی شعارێکی دابێت، بەبێ ئەوەی کە سبحەینە بتوانین یەخەی بگرن کە ئەمە مەسەن سەر بە حیزبێکە هاتووە نمایندگی بۆ چوونی حیزبێک بکە لێرە. بەڵام هەمومان دەزانین داخوازیەکی مەشروع هەیە لە چوارچێوەی کوردستاندا، زوڵم و زۆریەکی ئاشکرا و بەرچاو و معلوم هەیە بە نیسبەتی خەڵکی کوردەوە، پێشێلکردنی مافێکی ڕەوا هەیە کە هەمومان دەیزانین و هەر ئەمەشە مەسەن ئەم کۆمەلگایی وادار کردووە کە خەریکی مبارزە بۆی پێکاتنی هەموو ئەو حیزبانی کە ئێستا لە ساحەی کوردستاندا دەیبینین نەتیجەی ئەو زوڵم و زۆریەیە کە لەسەر ئەو کۆمەلگایە هەیە. ئەمانە واقعین. بەڵام بە هەر حاڵ ئێمە ئێستا باز لە بۆنەیەکی مێژووی دەکەین وەک نەورۆز. دەناخۆم سند دەتوانین ئێستا هەر کام لە حیزبەکان لە هەر سەردەمێکدا لە هەر شرایەتێکدا بۆ خۆی باش بێت تەشخیص بدا دەتوانێت کۆبوونەوەی جەماوەری ڕێکخا تەزاوڕات ڕێکخا. بەڵام نابێ ئێستا ئەمە لەم مەسەلەیە ینی وەکو حیزب سوء ئیستیفادە بکەین. ئێمە دەبێت کارمان ئەوە بێت، ڕێنماییمان ئەوە بێت کە هەرچی بەرینتر ئەم کۆڕ و کۆمەڵانە لە فەزای ئازاددا، لە فەزایەکی لە کەش و هەوایەکی شاددا بەڕێوە بچێ بە پێچەوانەی ئەو بۆچوونەی ڕژیم هەیەی، بە پێچەوانەی ئەو ڕێنمایانەی کە ڕژیم داوێتی و دەتوانین وەختێک ئێمە بە شێوەیەکی دیکە زاهیر بووین پەیامە سیاسیەکەمان گەیشت بێ، بەبێ ئەوەی کە زۆر کارێکی سەیر و عەجایبمان کردووە کە مشکل بۆ خەڵک بێتە پێشێک کە مەحدود بێتەوە کۆڕ و کۆمەڵەکان. بۆیە بەنیسبەتی ئێمەوە پێمان وایە دەبێ وابێ، ینی هەموو حیزبەکان دەبێت زۆر مەسئولانە بجوڵێنەوە لەگەڵ ئەوەی کە هانی خەڵک بدەن بۆ بەشداری لەو ڕێو ڕسمانەدا بۆ وەڕێخستنی کارنەواڵێکی کە خاوەنی پەیامێکی ڕوون بێت و لە عینی حاڵشدا هیچ حیزبێک لە هەدەفی ئەوە نەبێ یا بە بنیازی ئەوە نەبێ کە دەستکەوتەکەی بچنێتەوە یا سبحەینێ مەسەلەن بە هێماکی کە بەرزی کردوێتەوە بیسەلمێنێکە ئەو وەڕێخست. نابێ ئێستا هیچ کام لە حیزبەکان بیانەوێ لەم مەسەلەی سوء ئیستیفادە بکەن و دەسبەی ڕۆژدا هەمچین ئیدعای بکەن. مەجال هەیە بۆ ئەوە لە سبەی ڕۆژی هەر ئاڵوگۆڕێکدا لە ئێران دەتوانین هەموو خۆیان بدەنە بەر محەکی دەنگی خەڵک. بەڵام ئێستا ئەو وەزیفەی ئێمە ئەوەیە کە کارێک بکەین کە خەڵک زۆر بە تێڕادیوی بە ئازادانە و لە عینی حاڵیشدا سیاسی لەو کۆڕ و کۆمەڵانەدا زاهیر بێت و پەیامی خۆی بە ڕژیم بگەێنێ. چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی ئابووری کۆمەڵایەتیەوە کە زۆر ئاڵۆسە. ئەم تایبەتمەندیە ئەم سەردەمێک کە هەیەی تا چەند پێویست دەکات بڕای ئێوە کە جەماوەری خەڵکی کوردستان یەکپارچە و یەکگرتوانە بۆ ئەم جۆرە ڕێوڕسمانە هێزی لە بناتوی خۆیان نیشان نێرانی بدەن. ئەوەی ئاماژدە پێکە گرینگە یانێ بە ڕوانگەی ئەمێش وەک پەژاک
سەردەمێکی کە تێداین سەردەمێکی مێژوویە هەڵێکی کە ئێستا ڕەخساوە دەبێت زۆر بە وریایی مامەڵی لەگەلا بکەین ئەو دەرفەتە بتوانین باش کەڵکی لێ وەربگرین لە بەرژەوەندی گەلەکەمانە بە تایبەت وەکو سەردەمێکی زێڕین مەترسی بۆ دروست نەکەین لەو وارانە ئەوەیش پێویستی بە ئەو ڕۆح هەیە ڕۆحی یەکگرتن واتە ڕۆحی نەورۆزە بتوانین بەرجەستەی بکەین ئەو ڕۆحەیش وەکو هاوڕێ سایدی ژووت یانێ بە بڕوای ئەمەش ڕۆحێکی کۆمەڵایەتیە جواکیە هێزێکی ڕێخستنی جواکە کەواتە و کۆمەلگایش فرەڕەنگە یعنی مختەز بە ڕەنگێک نییە مختەز بە قشر پێکاتەیەک نییە ئەمڕۆ ئێمەش مەسە وەکو حرەکەتێ بڕوامان ئەوەیە کە هەر بۆنەیەک کە ئیمڕۆ پیرۆز دەکریە ئەبێ فرەڕەنگ بێ یعنی بە جیاواز بیر بکەینەوە جیاوازیمان لەگەڵ ڕژیمە داگیرکەرەکان نابێ چون ئەو تەکتیبکردنی کۆمەلگا بنەما دەگرێت یەک ڕنگ بنەما دەگرێت یەک حزب ئەساس دەبێ ئەو وەختە ئێمە دەبێت لەو وارانە خۆ پارێزین بۆیە بە بڕوای ئێمەش لەو وارۆ گەلی ئێمە بڕیاری چییە چه بڕیارێکەدا چۆنی پێگونجاوە ئێمە وەکو حرەکەت تا دوایی پشگیریەکەین شانی گەلەکەمان ئێمەش چه ئەرک بەرپرسیاریە دەکەوێتە سەرشانمان بەجێ دێنین کە بۆی نرخی گەلەکەمان بپارێزرێ ئەی بۆ پاراستنی نرخیش ئەو شتێکی بنەڕەتیە هەوێنی سەرکەوتنی کورد ئیمڕۆ بەندە بە یەکگرتن یەکێتی ڕوانگەی کوردیش دەبێ وانە بێ کە هەموو لە پێکێنانی یەکێتی ئەحزابە کلیت کراوە بە بڕوانگەی ئێمە گەلی کورد گەلانی ئێران یەکگرتوو بن کێشەی ئێمە بە گشتی چارەسەر دەبێ وەر لە زۆر بوارەوە گەل پێشەنگی ئەحسابە چون زۆر ناوچە گەل ئەو ئیتحاد ئەو یەکگرتنی لە ناوخوا دروست کردووە خەمی قەزەی گشتی کوردە لە هەموو بەشەکانی دیکەی کوردستانە ئەیت بۆیە ئەحساب پێشەنگن لەو بوارەوە بە تایبەت ئیمڕۆ بۆ مەسەلەی نەتەوەیی دەبێ بۆ چوون ڕوانگەی هاوبەشە بێ ئاراستەی هاوبەشە بن یانێ بەرژەوەندی نەتەوەیی دەبێ سەرووی هەموو بەرژەوەندیەکان بێ بەرژەوەندی حەزبی نەبێت چون ئەوەی کە دژمن پلانی بۆکە تەڵەیەکی داناوە ئێمە نابێ بکەوین ناوانە بتوانین خۆی لێ بپارێزین گەلەکەی ئێمەش دەبێت بە وریایی لەو قۆناغا مامەڵەیەکی وەها بکایت بۆیە بانگەوازی ئێمە بوو هەموو ئەوانەی کە پێشەنگی کۆمەلگانە بەتابەت ڕێکخراوە مەدەنیەکان ئەوانەی کە لە بواری ئەدەبی بواری کولتوری کرێکاری ژن ژینگە مامۆستا ئەوانەی کە لە ئەو ئەرسانە تێکۆشن بە ڕۆحێکی یەکگرتن بە ڕۆحێکی منسەجمتر بتوانن تێکۆشانی خۆی کولتوری سیاسی ڕێخستنی بەهێزتر بکەن کە بتوانن بەرژەوەندیەکانی گەلەکەمان لە هەر جێگەیەکە هەیە بتوان بپارێزن و بەتایبەت بۆ بۆنەی نەورۆزیش ئەرک و بەرپرسیاری دەکەوێتە سەر هەر تاکێکی کورد چون قەزیەکی نەتەوەیە دەبێت هەرکەس بۆ ڕوانگە بۆ فەراست خاوەندارەتی لە ئەو ئەرکە نیشتمانی خۆی دەربکەوێ زۆر باش کاک سایدی وەش دووە قسەتان ڕێنمایەتیانەگە هەیە بە کورتی وڵا دیارە خۆ قسە زۆری لەو زمینیدا بیکەین بەڵام ئەوەی کە پێویستە من جارێکی دیکە ئەوە تێکرارەکەمەوە کە چاوەڕوانیمە ئەوەیە کە لە نەورۆزی ئەم ساڵدا ڕێوەڕسمی زۆر ڕێک و پێک و بە ئیرادەیەکی یەکگرتوانەوە جیاواز لە ساڵانی پێشوو بەرینتر لە ساڵانی پێشوو یەکگرتووە بە یەکدڵی هەموو جەماوەری خەڵکی کوردستان تێیدا زاهیر بن و پەیامێکی ڕوون لە ڕژیم بدەن کە لەگەڵ ئەوەی کە خەڵکی کوردستان خاوەنی ئەحزابی جۆرا و جۆرە بەڵام ئیرادەیەکی یەکگرتوانەی هەیە کۆمەلگایەکە کە تێیدا هەموو بیر و باوەڕێک دەتوانێت جێ ببێتەوە بەبێ ئەوەی کە نیگەرانی هەبێت لە سبەی ڕۆژدا ئەمانە خۆیان ببنە کێشە ینی ئێمە هەر دێستاوە لەم کۆڕ و کۆمەڵانەوە هەر لەم کۆبوونەوانە هەر لەم بۆناندا دەتوانین
دەرخەری ئەوە بین کە هیچ نیگەرانیەکمان نییە بۆ سبەی ڕۆژی هەر ئاڵوگۆڕێکە لە ئێراندا ڕووەداوە یا دەچینەوە کوردستان لە کوردستاندا ڕووەدا لەگەڵ ئەوەی کە ئەحزابی جۆرا و جۆر هەیە بەڵام ئەمە ئیرادەی خەڵکەکەمانە هەرام ئیرادەی یەکگرتوانە و بەشداریە یەکگرتوانەی خەڵک بە بۆچوونی جۆرا و جۆرەوە لە بۆنەیەکی وەکو نەورۆزدا خۆی دەتوانێت دڵخۆشکەر بێ خۆی دەتوانێت دڵنیایی بدات بە کۆمەلگاکە واقعاً کۆمەلگای کوردستان کە دەڵێن کۆمەلگایەکی سیاسیە کۆمەلگایەکی تەحەزوب یافتەیە کۆمەلگایەکەکە ئێمە هیچ لێ نیگەرانی لە سبەی ڕۆژی هەر ئاڵوگۆڕێکدا کە بتوانێت تۆشی جێژاوی کێشەی نێوخۆیی بێت. من چاوەڕوانیم ئەوەیە کە ئەم کارنەواڵی بەڕێوەچوونی مەراسمی نەورۆزە ئەو پەیامەشی پێبێ. بەڵێ بەڕێزان ئامەد شاهۆ ئەندامی مەجلیسی پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاک بەڕێز کاک سەعید ئەمانی ئەندامی کوتەی ناوەندی کۆمەڵە زۆر سپاس بۆ بەشداریتان لەم بەرنامە تایبەتە. زۆر سپاس سپاس بۆ ئامادەبوونتان. سپاس بۆ ئەوەش کە تا کۆتایی ئەم بەرنامە تایبەتە لەگەڵمان بوون کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.